استودیوی جمع زیدتر لسر بازار خانوبران راب واستن بوی چنده رزدار شیرزاد هاشم کسرو که انجمنا بورسه خانوبران لهول لگلمه یک شیرزاد بخیر به سپاس محمد ابونوا گهاندنا بردام یا خدمت گزاریان به وان تاخین نو چیکاری گری لسر بازار خانوبران چکری حتی نوکه بله بنای خواهی گورو میربان بنای انجمنی بورسه دمی سپاس کانال بشار بکم که او بانگش نامی نردیه لبروی ما بتوانین لو سنخولك زورتني زانياري بهاولاتي خوشويست شاري ولير بگينين براستي يك لو سيكتراني خانوبرا لهر لوكيشن كحكومة هرمي كردستان بسپاسوا هر خدمت گزاريك دگينتا هر لوكيشن هر گركك بتايبد او گركا نرخكاني برو برزبونو دروا بونو منا حفتي رابردو پیم باش بو باسيان بكر بتازه لا كرم كتو توري كهربائي كراجع إندرا اللي بوهشتي حساروك نزيك 3000 تا 5000 دولار نرخي زاوية كان بسركت أوش زي قاعد سخوشي براستي أو يقلا نمونة كان باشا نمونة ديكا لا تاخكان ديكا شونه نمونة ديكا شمان هي بله نمونة كمان هي بتايبت سرشقامي 150 باشا بتايبت بروجي بيجدني سوزايو 150 وايكر اوات شي كردوا وايكر او زاويانا ل 2024 لمان جي تسار ل 35 ورقه تاكو سي دفتر ستا 500 نرخكانيان برز بتو باشا لقل ام برز بونا داواكاري لسر او زاويانا شو لسر او بله داواكاري تشي اكزار زوري لسر لبروي خلكانك مانيا بي باشا وبرهنان بكا لو شويناني كوا نرخكانيان نزمه بوي قازانز بكاتن او باشترين لوكيشن بو باشترين شوين بو لبوي قازانز بكن او شويناني ان هالبجار باشا زياتر كين معامله بو زاويانا ودا كان لو قركنويانا او قركنويانا بتايبد روجاني لبورصه 85 نوسینگە و کۆمپانیامانەیە ڕۆژانە زیاتر لە 1000 کەس بایع شاری پێدەگوتری ئەوانی هەر یەکە و نووسنگان لە گەڕەکانتر هەیە بەڵام بەیانیان هەموو لە بۆرسە کۆ دەبنەوە لە هەموو شوێنێک وەبەرهێنان دەکەن لە گرجوتیار لە سێبەردان لە هەشتی حەسارۆک بە تایبەت لە کارتەکان هەر یەکە لە لۆکیشنە کاری خۆی دەکات هەر یەکەش بە جۆرەی خۆی ئیستفادەی خۆی قازانجی خۆی دەکاتن باشە کاک شێرزاد ئەو دووخەیکە بەسەر ناوچەکە داهاتوە ماوەیەک پێش بە تایبەتی وای کردبوو کاریگەی لەسەر چەند بازاڕەکان دروست ببێتن بە تایبەت باسی جەنگ دەکەم لەگەڵ ئێران لێرە ئێستا کە جەنگ نییە ئاگربەستێک هەیە ڕەوشەکە چوونە بازار بەراورد لەگەڵ ئەو ڕۆژانێکە لە ناو جەنگدا بوون پار پێم وابی شەڕەکی 12 ڕۆژە ئەنجامیاندا لە بینی ئیسرائیل و ئێران ترسەکی یەکجار زۆر لە کەرتی خانوبەرە نیشت لە بەرۆی خەڵکەکی زۆر مولکەکانیان بە زەرەر فرۆشت وانزانی بەڕاستی شتەکان بەرەو خراپتر دەڕوا و تێک دەچی وەزعەکە بەڵام شەڕی ئەو جارەی ناو ڕەمەزان کە ڕوویدا خەڵکەکی زۆر هەبوو لەگەڵ وەزعەکەی لێ ڕاهات بوو مولکەکانیان هێشتەوە ئەوەی زۆر پێویستی یەکجار زۆر قەردار بوو پێویستی بە پارە بوو هات هەرزانی فرۆشت بەڵام نەبووە نرخ لە بازار تاوەکو ئێستاش بایعشارەکان کڕین و فرۆشتن دەکەن هیچ شتێک نەبووە لە پێش زەنگ تاکو ئێستا نرخەکان لە خوار بازار بی بگرە لە دوای جەنگی ئێستا خۆشبەختانە لەو بەیانی بوو لە دوێنێ تاوەڕۆ ئێران و ئەمریکا داوای ئاگربەز دەکەن ئەوەش بەڕاستی لە بۆ سێکتەری عقارات بەرەو پێشچوونێکی باش بەخۆ دەبینی ڕۆژانە بژانەوەکی باش دەبینی نرخەکان بەرەو ئاستەکی بەرز دەڕن ئەگەر دووخەکە بەم شێوەیە بەردەوام بیتن کاکە شێرزاد چونکە نە جەنگە نەدەگەن ڕێککەوتن چی چاوەڕوان دەکرێت بۆ بازارەکە بازاری خانوبەر ما چاوەڕێ ئەوەی دەکەن بەڕاستی خەڵکەکە پشت بە حکوومەت هێرێمی خۆمان دەبەستیتن لە بەرەوەی بەڕاستی ئەمن و ئاسایشە یەکجار بەرقەرارمان هەیە سوپاس دەبۆ خوای گەورە ئەمە ڕۆژانە بەڕێز سەرۆکی حکوومەت ئەو هەموو پرۆژەیە بەڕاستی لە پێش هەڵبژاردننی کوردستان دو سال پێشتا لەگە هەڵبژاردننی عێراق ئەو هەموو پرۆژەیە بەڕاستی ئەنجامیدا دەرەجەیەک یعنی برێم لە بۆ کەرتی خانوبەرە باشترین پاڵپشت بوو لە بۆی نرخەکان بەرز بکەوە خەڵکەکی زۆر ترسی ئەوەی نەمینێتن بابەتە چکە هەیە فترەك پێشتا و قونسلیای ئەمریکا گەورەترین قونسیە لە هەولێرە بووەوە ئەوەش بابەتەکی باش بلەوە کەرتی خانوبەر لە بەرۆی خەڵک ترسی نما لە بابەتی زیاتر دروست کرد بەڵێ متمانە زیاتر لەگەڵ ئەو متمانەیە بینیمانەوە بەرهێنەری بیانیش وەکو چینیەکان بە پێی بەدواداچوونەکانمان لە ناو بازاری هەولێرە هەبوون مامەڵەیان بە خانوبەرە بە زەوییان کردووە بیانیەکان ئێستا جگە لە چینیەکان کەی دیکە دێتن داواکاری زیاتر لەسەر هەیە بەڵێ بیانیەکان زیاتر لە یەکەن شتە جێبوونەکان کڕین و فرۆشتن دەکەن ئەمە لە بۆرسەی بە تایبەت ئیش لەسەر زەوی و لەسەر خانوو دەکەن بەڕاستی معلوماتەی ئەوەندە تۆمنی لەسەر بیانیەکان بەڵام
ئەوەی لە بۆرسەی کە ئەمە دەیبینین خواروی عراق یەکجار زۆر ڕویان لە هەولێر کردە لە کڕینی زەوی بابەتە چی گرنگە دەمەوێت باسکەم لە بۆ نووسنگی عقاراتەکانیش ڕێزم هەیە لە بۆیان سپیکردنەوەی پارە بەڕاستی ئەمە بابەتەکە خۆشمان سەر خۆمان تێگەیاندیە دەمانێت ئەوە سنووردار بکرێت بەڕاستی سپیکردنەوەی پارە لە بەرەوە یەکجار زۆر داخلی کوردستان بوو زەوی لە خوار و عێراقەوە دێت بەڵێ لە بەغدا و لە بۆ خوار باشە کاک شێرزاد پرسێکی دیکە هەیە کارتەکان زەوی کارتەکان مامەڵەکردن پێوەی قەدەغەیە لەم بەڵام دەبینین مامەڵەش پێوەی دەکرێتن و مامەڵەکان تووشی کێشە بووە بۆچی بەو شێوەیە ئێستا بەڵێ ئەمە دەمەوێت وەکو بەڵگە پیشانتان بدەم ئەمە تاپۆیە ئەمە تۆمارە لە تاپۆ کڕینی فرۆشتنی یاساییە کاتێک کە دەیکڕی یەکسەر معاملاتی بەناوکردن دەست پێ دەکا و بەناوی خۆت دەکەی و کێشەر نییە بەڵام لە عینی کاتدا لە بیداەتی 2001 و 2023 سەرۆکایەتە شارەوانی گەورەترین هەڵی کردیا دەستی بە دابشکردنی ئەم زەویانە کردێ بە کارت ئەم بۆ نمونە زەوی بەڵام دەڵێن خۆی دەڵێت مامەڵی پێوە نەکەن نەیاسێ بچی مامەڵی پێوە دەکەن باشە من وەڵامی و دەدەم ئینشاءالله ئەم زەویە 2006 سەرۆکایەتە شارەوانی قەرەبووی سێبەردانی دوی دانایە لە بۆ قەرەبووی خەڵکەی کردیتەوە باشە من لە تو دەپرسم 20 ساڵی بەسەردا چووە لەبەر ئێستا لەبەر تاکو ئێستا لەبەر چ نەکرایتە تاپۆ بەڵام پرۆسەکە بەردەوامە بەستی دەڕوە بەڵام بەردەوامیشە لەگەڵ ئەمە دەڵێ مامەڵی پێوە نەکە چکە پرۆسەکە بەردەوە تا دەگاتە ئەو قۆناغی وەکو چون زەویەکانی دیکەش کادا بەش دەکرێت ئێستا نێبوونیشتن دەڵێ مامەڵی پێوە نەکە تاوەکو پرۆسەکە پرسیار دەکەم لەبەر کاتێک مامەڵەکەران خودی مامەڵەکەران زیان دەبینن بۆچی مامەڵی پێ دەکەن کە زیان یاسە 5 ساڵ لە دوای 5 ساڵ دەبی بکرێتە تاپۆ بەڵام ئەوە 20 ساڵ ئەو مەلاکە چاوەڕێی چ بکاتن دەکرێت هەوە لە ماڵدانێتن و دابنیشی چاوەڕێی سەرۆکایەتە شارەوانی بکە ئەمە لێرە پێشنیارمەوەیە لە بۆ خەڵکای لەوە زیانمەند بوو بێتن بەڵێ خەڵکەی زۆر یەکجار زۆر زیانمەند بووە ئەو کارتانیان کە کڕیە زۆربەی مەلاکەکان هەیە وەفاتیان کردێ بووتە وەرەسە ئایا وەرەسەی ئەو مەلاکە چۆن بەناو دەکات باشە زیانێکی دیکەش هەبووە کاک شێرزاد لەم ماوەی ڕابردوودا بەتایبەت لەگەڵ جوڵەی بازاری کانزەکان ئەگەر باسی بکەین بەرزبوونەی بەرچاومان بینی ماوەکانی ڕابردوو بەتایبەت پێشی جەنگ کە کاریگەری لەسەر زی و بە پێچوانەی کردووە لەسەر زێڕش بە هەمان شێوە ئێستا زیانی بە بازاری خانوبەرەی گەیاندبوو ئێستا چوونە ئێستا بەواقعی خەڵکەکە گەڕایتەوە ناو کاری عقارات بزنسی خۆی ناو عقارات دەکات لەبەرەوەی ئیشەکە ئیشی عقارات نەبوو بەڕاستی ئەو بزنسێک بوو تایبەت بە زێرنگران ئیشی ڕۆژانی خۆیان بوو بەڵام بەداخەوە پارەی یەکجار زۆر لە ناو بۆرسای عقارات درا بە تایبەت زیو پارەی یەکجار زۆر خەڵک هەبووە برادری خۆمان بۆ لە ناو بۆرسای عقارات زەویەکەی خۆی بە زەرەر فرۆشتووە چۆ زیوی پێکردی چەند زەرەری کرد لەو نێوەندەدا لەو ناوەندەدا تقریبان لە 30 دەفتەر بەسەرەوە زەرەری کردی برادری ترمانێت 40 دەفتەر لە هەر لە زەوی و لە نەخێر بەس لە زیوەکە هەیە بە نرخی باش فرۆشتی و هەشە زەویەکەشی بە زەرەردا لە زیوەکەش زەرەری کردی باشە نمونەی وا زۆرە بە ژمارە دەتوانین تقریبا بزانین ئەمە تقریبا ئەمە بۆرسەی وای لێ هات بوو هەل لە ناو نووسنگەکان مامەلەیکردنی زیو دەکرا بەڕاستی بە ئاشکرا ئەوەژە من خۆم ئاگداری ئەنجومەنی ناو بازار ناو زێنگرانم کرد بەڕێز سەرۆکی سندیکا کاگەندرێن وەرتێمش خۆش پەیوەندیم پێوە کرد ئەو ئیشە بەڕاستی لەوانیشیان تێکدا بوو بەداخەوە مجموع عقاراتێک چوو بوونە ناو زێرنگران ئیشەکان لەوانیش تێکدا بوو فەیکە چیان دروست کرد بوو بۆ نمونە ئەگەر قالبی زیو بە 40 وەرەقەبی بە 50 وەرەقە مامەلەی پێوە دەکرا زۆرتر لە نرخی بازاری جیهانی و ناخۆش کەس هەبووە بگاتە ئەوە بە یەکجاری ئیفلاس بکاتن یان نووسنگەی خانوبەرەشی دابخاتن نمونەی وامان هەیە نمونەی وامان نیە بەڵام ئەوی کە کڕیتی زۆربەی زەرەرەکی یەکجار زۆری هەیە ڕایگرتێ زیوەکەی چاوەڕێ دەکات نرخەکان بەرز بتۆلەوەی بتوانی هەریج نەبی یان بگاتە پارەی خۆیانش زەرەرشکەم لی دەربێت باشە ئێستا پێچوانە ڕووداوە ئەوی پێچوانەی کە هەیە مەبەستم لە نرخی زی و زێر بەراو دابازینی زیاتر ڕوشوە بەراورد لەگەڵ ئەو کاتەی کە بەلێ شەو خەڵک کرد بەتایبەت لە خانوبەرە ڕویان لە ئەوە لە بازاری خانوبەرە ئەو پێچوانەی چی کرد زیانەکان لێرەش دەبێت گەورەتر بووبن بەڵێ گەورەتر بوو بەڵام ئەوەی کە ڕۆژانە دەبین بە 50 دەژمێردرێکاوانی زەرەرەکی زۆریانی سەردانی ناو زێرنگران دەکەن بەڵام بە خەڵکە یەکجار زۆرش گەڕاوە ناوکەرتی خانوبەرە باشە زۆر سپاس کاک شێرزاد هاشم سەرۆکی ئەنجومەنی بۆرسەی خانوبەرەی هەولێر سپاس بامەدەبێت ماندوو نەبێ